توبة عزة إنسانة، توبة الرسولية لدنيا ولقيامتها، توبة طمأنينة أداب إنسان. لدواي 3 ساڵ لە ماڵاوایی هێشتا خەڵکانێک دەیانەوێت دیداری لەگەڵ ساز بکەن، چونکە بەرهەم و کردارە ئاین پەروەر و نیشتیمان پەروەریەکەی بە جۆرێک لە ناودڵی خەڵک و کۆمەلگادا ڕەگیدا کوتیوە هەرگیز لە پێش چاوەکان ون نابێت. شەماڵ عەبدوڕەحمان موفتی پیاوە مرۆڤ دۆست و ژینگە دۆستەکەی کۆمەلگای کوردی بوو کە بە شەماڵەکەی ژینگەی دڵ و دەرونی خەڵک و وڵاتی پاک و بێگەر دەکردەوە. مامۆستا شەماڵ 3 ساڵ لەمەوبەر و لە تەمەنی 62 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد، بەڵام بە کردار و بەرهەمەکانی هەمیشە لای زۆرێک لە تاکەکان یاد دەکرێتەوە. مامۆستا شەماڵ کەسێک نییە کە من بتوانم تعریفی بکەم، چونکە بەجاتتی کەسایەتیەکی هەیە کە زاناکانیش لە کوردستانە دەستەوەستان ماون لە تعریفی مامۆستا شەماڵ، چونکە بە پێی ئەو خزمەتانی کە مامۆستا شەماڵ بە گەلی کورد بە ژینگە بەگشتی و بە مرۆڤایەتی کردووە، یعنی کەسایەتیەکە کە تۆزێ باسکردنی سەخت بێ بۆمان. بەڵام مامۆستا شەماڵ کەسێک نییە کە بمرێت. مامۆستا شەماڵ هەمیشە لە ئێمە زیندووە، کارەکانی لە ئێمە زیندووە. سەرەتا مامۆستا شەماڵ موفتی پێش وەفاتی وەکو کەسایەتێکی کاریگەری کردداری لەسەر گەنجان ڕۆڵی گەورە و کاریگەری هەبووە، بەڵام ئەوەی کە جێی سەرنج بوو باسکردن بێ لە دوای وەفاتی زۆربەی چینی گەنجان ئاشنای زیاتری کتێبەکانی بوون و زیاتر خۆیان وانە پەروەردەی و ئەخلاقیەکانی کە لە ڕێی هەم وتارە کۆنەکانی هەم لە ڕێی کتێبەکانیەوە کە یاندوێتە دەستی ئێمە و لە دەستی ئێمە ماوەتەوە. دوای وەفاتی بەدڵنیاییەوە لەسەر گەنج کاریگەری زۆر زیاتر بووە و لە زۆربەی گەنج لە دوای وەفاتیەوە ئاشنای مامۆستا شەماڵ بوون، هەم لە ڕووی کەسایەتی و هەم لە ڕووی وانە پەروەردەیەکانەوە. تو عالمی ئەسباب نییە بیهێنیتە دی، بەڵام ئەو نیەتە ئاخ پارەم هەبوایە مزگەوتێک مەکرد، ئاخ پارەم هەبوایە یارمەتی ئەو بێ باوکانەمایە، ئاخ ئیمکانیەتم هەبوایە ئەوە مەکرد. ئەوە زۆر گرنگە بە ڕێزان. مامۆستا شەماڵ موفتی پیاوێکی بانخواز بوو کە زیاتر کاری لەسەر پاراستنی ژینگەی خاک و ژینگەی پەیوەندیەکانی نێوان تاکەکان دەکرد. وتار و بەرهەمەکانی پانتایی ژینگەی ژیانی تاکی داگرتووە، بە جۆرێک لە دوای وەفاتیشی بابەتەکانی پەروەردەی تاک و خێزان و وتاردان و بانخوازی و ژینگە پارێزی نیشتیمان دەچنیتەوە. ژیانی مامۆستا بریتی بوو لە خوێندنەوە کە شەوان هەستا بامە لە خەو دەمبینی یا خەریکی عیبادەت بوو یا خەریکی خوێندنەوە و نووسین. ڕۆژێکیان لە کاتی نەخۆشەکەیدا پێیوتم عومەریان ئازارێکم هەیە کەس تەحەمولی ناکات، نازانم چۆن بۆ دۆست بکەم. من لە تاقیکردنەوەدا کە ئازارەکە مەگاتە لوتکە شەیتان دێت و پێم دەڵێ کوا خوا کرد، کوا ئەو خوایی 50 ساڵە عیبادەتی دەکەی، کوا نوێژەکانت، کوا دوعاکانت، بۆ فریاد ناکەوم. دەیوت محاولە ئەکات بە هەموو جۆرێک گومانم لا دروست بکات، یان قسەیەکی نەشیاو بکەم، بەڵام ئەلحەمدولیلا بە چاوی خۆمان بینیمان چۆن بە سەبر و تەحەمل بوو. مامۆستا شەماڵ بەڕەحمەت بێ لە ڕووی نەزەری و عەمەلیەوە کەسێکی زۆر میانەڕەو بوو، هەرگیز فەرقی لە کەس نەبوو. زۆری پێ ناخۆش بوو مسلمانان ئەگەر لە یەکتر بخوێنن، هەرچەوازە بن، غیبەتی یەکتر بکەن، قبوڵی نەبوو لە لایدا غیبەتی یەکتر بکرێت. ها تەماشای ئاەتێک ئین الله یەغفر الذنوب جەمیعا إنه هو الغفور الرحيم. هەموو گوناحەکان ئەسڕێتەوە، خوای گەورە هەموو گوناحەکانت دەسڕێتەوە. مامۆستا شەماڵ موفتی گەرچی زیاتر وەک پیاوێکی بانخوازی ئاینی دەردەکەوت، بەڵام پسپۆڕێکی ژینگە پارێز بوو کە ڕۆڵ و جێپەنجەی لە ناو دام و دەستگا حکومی و ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە پارێزی دیارە. وتە بە پێزەکانی کۆچکردو لە دوای ماڵاواییشی بوونەتە پەندێک بۆ خەڵکو و وەک خۆی دەیوت خەڵک دەتوانێت بەرامبەر وتەکانت گومان بکەن، بەڵام بەرامبەر کردەوە باشەکانت ناتوانن هیچ بڵێن. هەر بۆیە ئەویش نازناوی پیاوی کردارە باشەکانی وەرگرتووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.